بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلاة وسلاما على حبيبنا محمد وآله وصحبه وعلى أمته أجمعين. مامۆستایانی بەڕێز، خۆشەویستان، برانی خۆشەویست و خوشکانی سەنجین، سەلام و ڕەحمەتی خوای گەورە لە هەمولایەکتان بێت. خۆتان و خانەوادەی بەڕێز و عەزیزتان، ئەحباب و ئەصحابتان بەهرەمەند بن لە ڕەحمەتی بێسنووری خوای پەروەردگار. لە دنیادا خوای میهرەبان دڵتان شاد و بەختەوەرکا و لە قیامەتیش چاوتان ڕۆشنکە بە دیداری خۆی و دیداری سەردار و سەروەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. خۆشەویستانم، یەخوا بەخێر بێن، خێرتان هێنا بێ، خێرتان لەگەڵ بێ، هەر لە نێو خێرا بژین، بە خێریشەوە بە پەروەردگاری خۆتان شاد ببنەوە هەموو لایەکمان یا ڕەبی. هەر یەکێک لە ئێمە سەیری حاڵی مسلمانان بکە، دەزانین مسلمانان ئەمڕۆ لە غوربەتێکدان، ڕەنگە هاوشێوەی لە تەریخی مسلمانان نەبێ، یعنی زۆر کەم بێت. لە سەردەمی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم کە مسلمانان لە غوربەتدا بوون، معلومی جەنابتانە چ ئازارێک، چ سەختیەک، چ دژواریەک، چ برسێتیەک، چ گەمارۆیەک کە دەدران فعلا ناخۆشی بوو، سەختی بوو. بەڵام ئەمڕۆ کە غوربەتمان هەیە، شتێکمان نییە کە لە سەردەمی پێغەمبەردا هەبوو صلی الله عليه وسلم. سەحابەکان هاوڵانی بەڕێزی خۆشەویستمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، هەر چەندە بە ئازار بووبن، چەندە خەمبار بووبن، چەندە دژایەتیان کرابوو بێ، کە دەچوونەوە خزمەتی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێت، بەس چاویان ڕوون بوو بووە بە دیداری پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر، خەمی خۆیان لەبیر دەچوو، ئازارەکانیان کۆتایی پێدەهات و برینەکانیشیان تیمار دەبوو. ئەمڕۆ ئێمە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەناودا نییە، بۆیە ئازاری ئێمە سەختترە، زەحمەتترە. کەسێک نییە لە خۆمان لە جنس و ڕەگەزی خۆمان بچینەوە خزمەتی بڵێن یا رەسوول الله، ئەو ئازارمان، ئەوە خەفەتمان، ئەوە ناخۆشی و ناڕەحەتیمان. بۆیە خوا سبحانه وتعالى وەکو منەتێک لەسەر ئەصحابی خۆی ئەفەرمێ واعلموا أن فيكم رسول الله، کە رسول الله لەناوتان بوو، منەتەشی گەورەی خوای پەروەردگار بوو، نیعمەتێکی گەورەی خوای پەروەردگار بوو. و حاڵێکی تریش کە مسلمانان زۆر ئازارەدا، کە کاتی خۆی نەبوو، ئێستا زۆرە. مسلمانان پەرتەوازن، دەبینن هەر کەسە و بە مەسلەکێک، بە مەشرەبێک، بە ڕەنجێک خۆی نمایش دەکات و ئیتر مسلمانان لێکتری دەخوێن و دژایەتیەکی زۆر لە نێو مسلماناندا هەیە، لە حاڵێکدا کە دژمنی شەرق و غەربی ئیسلام لە ئیسلام کۆبووەتەوە، لە مسلمانان کۆبووەتەوە، هەموویان ڕاجیاوازەکانیان وەلاناوە، دژمنایەتیشیان لەبیر چووە، لە بینی خۆیان هاتوون یەک دەنگ و یەک ڕەنگن لە ئاستی مسلمانان، دژایەتی مسلمانان دەکەن. مسلمانانیش لە نێو خۆیانە پەرت و بڵاو، هەر کەسێ بە دوای ناوێک کەوتووە و ئەویان خۆی پێ حەقە و بەرامبەرشی پێ ناحەقە، ئەویش ئازارێکی تر و سەختترە. بەڵام شتێک، بەڵکو چەند شتێکی زۆر دڵخۆشکەرمان دەکەن، دڵمان زۆر خۆشەکەن، ئەگەرچی ئەوەی کە باسیشم کرد هەیە، بەڵام ئەوەی کە زۆر زۆر دڵت خۆشەکە، هەر یەشێک لە ئێمە لە حاڵی خۆی، لە دەرونی خۆی کە قسە لەگەڵ خۆیەکە، مای دڵخۆشیتی ئەوەیە، دەڵێ الحەمدولله، من بەناخەوە بەدڵەوە دەڵێم ئەشهەد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. خوای دەناسم، شوێنکەوتەی پێغەمبەر و محەممەد المستەفام صلی الله عليه وسلم، دڵت بەوە خۆشە بیت. قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. بفضل خوای دڵمان خۆشە، بەڕەحمەتی خوای دڵمان خۆشە. الحەمدولله، خوای پەروەردگار ئێمەی خستووەتە سەر شاڕێگەیەک، ئەم ڕۆژ پێغەمبەری خوا لە ناومان نەبێت، ڕۆژێک دادێ بە دیداری دەگەین ئینشاء الله تعالى، بە خزمەتی دەگەین، سەریشمان بەرز دەبێ، چونکە لە دنیادا لەگەڵ ئەو هەموو سەختی و ناخۆشیانە، بەڵام دەستمان لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرنەدا و سەرمان بەرز بوو کە شوێنکەوتەی ئەو ڕەسوولە خۆشەویستین سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ. سوپاس بۆ خوای. ئێمە لە وڵاتێک دەژین کە هەمووتان دەزانن، زیاتر لە من دەزانن، چ دزیەک و چ گزیەک و چ فەساد و خراپەکاریەک دەکرێت. تۆی مسلمان سەهمت نییە لەو خراپەکاریەدا، ئەو فەزلی خوای نییە. لەو هەموو بەد حاشاکم بەد ڕەوشتەی کە هەیە، لەو هەموو خراپەکاریەی کە هەیە، لەو هەموو لادانە کە هەیە، لەو هەموو زوڵم مستەمە کە هەیە، ماڵ خواردن و ماف خوراندن، کە تۆ بەشت نییە
ئیمزای تۆی پێوە نییە دەنجی تۆی لەگەڵ نییە ئەوە مای ئەوە نییە کە دڵت خۆش بێ بەتەکید نیعمەتی خوایە بەس لەوانەیە هەستی پێ نەکەین پێغەمبەر موسا فەرمووی ربي بما أنعمت علي فلن أكون ظهيرا للمجرمين پەروەردیگارە بەوەی کە نیعمەتت کردو بەسەرمدا پشتیوانی مجرم مستەمکاران نیم ئەوەش نیعمەتێکی گەورەی خوای پەروەردیگارە سبحانه وتعالى یا ربی خوای پەروەردیگار کە کۆمان دەکەیەوە ئاوا بەم جۆرە لەسەر سەفرەی خواناسی یا رب العالمین داوات لێ دەکەین ڕۆژی قیامەتیش لە فردەوسی ئەعلا لە خزمەت محەممەد المستەفا بەڕازی بوونی خۆت کۆمان کەیتەوە بە خۆشەویستان و ئەحباب و خێزان و خانەوادی هەموو لایەکمان بمان کەی بە سەربازێکی ئەم ئیسلامە دڵمان خۆشکەی بەم دینە و جوندیەکی مەجهول بین خزمەتکاری قورئان و مسلمانان بین جارێک تر هەموو لایەکتان بەخێر بێن خوای گەورە بتان پارێزێت والسلام علیکم ورحمة الله وبركاته